رامي رامي يلا كاكا من ناوم فاروق قادرة خەڵکی شاری ڕەواندزم لە محلم هەیە لە گومرجی سەوزەی سۆران چەند ساڵە ئەمە هەر ئیشی مێوەیەکەن بەس بە دەرەجێک لەو کاتەیەکە ئەو باغی کاک تەحسین لێدایە هەموو سارێ هەنارەکە بەڕاستی ئەمن کڕیتم لەبەر ئەوەی چەند زۆر هەنار هەیە لەو دەڤەرەیە بەرام بەڕاستی ئەو هەناریان کە پێ هەناری هەڵەبجەی لە هەموو هەنارەشی باشتەوە لە هەموو هەنارش گونجاوترە لۆ فرۆشتن و مشترین زیاترە لە هەموو هەنارەکانی دیکە و بەڕاستی خەڵکیش لە هەموو جێیا داوای ئەو هەنارەیەکە لە هەولێر داواکەن لە ئاکرێ داواکەن لە سۆران داواکەن یعنی ئەو ڕۆ یەکەم ڕۆژ دەچن بە هەنار لێکردنەوەی کردێ بەڕاستی هەوڕۆ نێزیکەی تەقریبا 20 تەلەفۆنم لە هاتێ کەنج دەست بە هەنار لێکردنەوەیکەن و بەڕاستی کاک تەحسینیش فەلاعەکی نمونەیە لەو منتیقەی و هەنارەکەشی بەڕاستی هیچ چیمیایەکی ئەوەی نەدایتێ هەمووی پەینەکەی خۆماڵیە هەنارەکە بەڕاستی لۆ خواردنی زۆر گونجاو و خەڵک داواکاری زۆر لەسەرە وەڵاهی بە دەرەجەیەک لەو منتیقەی حەقە زۆر داوا لە حکومەتی هەرێمیەکەین پەرە بە جوتیارەکان دەن لۆ چاندنی هەنار بەڕاستی دەڤەری دۆڵی ئاکۆیان دەڤەرەکی زۆر گونجاوە بۆ چاندنی هەنار و هەنارەکەشی بەڕاستی سەرکەوتووە وەڵی ئەوە هەوسار هەتا ئێستا نەمردێ بەس تقریبا لە هەزاری دێتە 750. ها وبنقاد عليه صندوق ما شاء الله ئێستا بۆ نمونە ئەو هەنارەمان لاولاومان ناکسەر بۆ ئەوەی شتێکی نوێ دەگمەنتر بکەین وەمان کردیا لە تشی خۆربی شارینەوە بە شێوەیە سروشتی لە ئەوەی هیچ مەسوفی شتێدا نەکەی جا بۆیە ماشەڵڵا سەیرکە ئەو هەنارەکەیکی بنەکەی هەر هەموو بووە بە هەنارە ئەوە سەر قەدە تەبان لەبەر لاولاوەکە نووسیا ئێستا ئەوە هەر هەنارەکی بیکوشی پەرداغێک شەربەتی تێدایە هەر هەنارێک بیکوشی پەرداغێک شەربەتی تێدایە ماشەڵڵا ئەوە لاولاومان هێنایتە سەرێ بۆ ئەوەی لە تشی خۆر پارێزراو بیت ماشەڵڵا جا هەندی هەناردایە بنەکەی هەر فولە ماشەڵڵا جا هەنارەکەشی زۆر توانە من ناوم تەحسین برایم قادرە خەڵکی ئیداری سەربەخۆی سۆرانم دانیشتووی گوندی ئاکۆیانم سەر بە قەزای ڕەواندزین فەلاحەتی لە دێر زەمانەوە لە باو باپیرانەوە بۆمان مایتەوە ئێمە لێرە فەلاحین فەلاحی ئەەکەین و بە شێوەیەکی جیاوازتر ئەمانەوێ میوەکانمان یا بەرهەمەکانمان پێشکەش بکەین جا لێرە هەم باغمان هەیە و هەم نەمام گەشتمان هەیە و کۆمەڵێک داری هەناری باشمان چاندێکە ئێستا وەرزی هەنارە خۆشببختانە هەناری هەوسارمان زۆر باشە بەراورد بە سارەکانی ڕابردوو هەنار هەوسار زۆر باشە و نرخەکی باشەکە ینی مای دڵخۆشی ئێمەی جوتیارە کە هەوسارەکە بەرهەمەکەمان نرخ ئەکات و خەڵک لێمان ڕازیە بەدڵنیاییەوە لەگەڵ پارسال فەرقیە پار سەرمای بەهارە هەبوو هەوسار سەرمای بەهارە نەبوو گوڵی هەنار نەفەوتە لەبەرەوەی گوڵی هەنار گوڵەمەیەکەی لە دەرەوێ زۆر جار ئەکەویتە بە سەرما لە ناوچە وەسەتەکان یا شوێنە فێنکەکان جا هەوسار هەنار زۆر باش بوو سپاس لۆ خوای گەورە ئینتاجێکی زۆر باشی هەبوو بەڵێ هەنارەکان هەناریمە بەگشتی خواستەی زۆر باشی لەسرە لەبەر ئەوەی بە شێوەیەکی فول ئۆرگانیک بەکاردین هیچ مادەیەکی شاراوی یان مێروکوش نادرێتە باغەکەمان هەموو شتەکانمان فول ئۆرگانیک و سروشتینە و هەتا
ئاویشمان ئاوی ژێرزەویە بابرێم ئاوی سەتعیش نیە ینی شتێکی هەنارەکەمان زۆر باش و تایبەتە و خواستی زۆر باشی لەسەرە ساڵانە هەناری ساڵەخانیمان هەیە ئەمریکیمان هەیە فەڕەنسیمان هەیە و ئوردەنیمان هەیە هەناری سینیمان کۆمەڵک هەناری زۆر تایبەتمان هەیە هەناری کەوەلێنمان هەیە خانمیمان هەیە لاڕەشەمان هەیە هەناری کەرمەلێسی گوندانمان هەیە هەناری دەرگەڕە و دۆڵی ئاکۆیانمان هەیە هەناری شیرنی هیران و نازدەنین ئەوانەمان هەیە بەڵام کمتر احتیمام بە شیرن ئەدەین لەبەرەوەی هەناری شیرن ئەبی موبیت حەشەڕی زۆر لەو بەکار بێت لەبەرەوەی توێکڵی ناسکە و تەنکە و مێشی میوە پێی ئەوێریت زوو زەفەری پێگەینت و خراپی ئەکات. ئەو هەناری سەرقەدە زۆر بە ئاوە ئێستا بۆ نمونەکە ئەو هەنارەی بکوشین ئەوانە گەورن ئەوانە دوو پەرداغ ئاویشانێتی ئەوانە ئیبەر حونەری نییە ئەو هەنارە عونەریە کە تیشی خۆرس و تاندیتی و ئاوێکی باشی هەبی ئێستا ئەوە هەنارەکەیە ئەوە گەربینە پێش ئەوە هەنارەکەیە ئەوە سەرخەدە تەبحان بڕوایتان هەبی هەنارمان کوشیە ینی دوو پەرداغ شەربەتی تێدا بووە دوو پەرداغ ئاوی تێدا بوو ئەوە هەنارەکەیە ئەو هەنارەکەی بیبین بە چاوی خۆ ئازیزان تەبحان ئەگەڕێتەوە لەو خزمەت و سنفی هەنار زۆر گرنگە من وەکو فەلاحێک ینی حەز ئەکەم بە خۆم تێنی بم بە خۆم باندی بم برسی ببم بەزدارەکانم برسی نەبن بەزدارەکانم تێنی نەبن خۆشبەختانە و هەنارەکانیشمان زۆر تایبەتن سپاس لۆ خوای گەورە ئەوە هەنارەکانی ئێمەن سیرکەن ئەوە هەنارەکەیە ئێستا پەرداغە چکەشی تێدایە هەنی قەت یان ئی خەڵک هەناری بنی ئەوەندەی تێدانی ئەوە دوو پەرداغ شەربەت هەناری زۆر تایبەتە سیرکەن ئەو هەنارەکە یعنی احتیادی ئێستا ئەوە دوو پەرداغ و نیو شەربەت تێدا ئابیت هەنارێکی زۆر باو و فول ئۆرگانیک هیچ مادە چمێر و کوشی تێدا بەکار نەهاتی ئەوە هەنارەکانی ئێمن ماشەڵڵا کابدێری هەڵووی لە تیاکی باش کارتۆن بەشەکان؟